ئێمە وە کۆمپانیا سامبۆ مۆبیلاتی ئۆفیس لە سنووری هەستکردن و پرسیارەتی بەرامبەر بۆ بەڕگەستە کوردستان تووشی بووە هەڵدەستین بە کۆمەک و هاوکاریکردنی حکوومەتی هەرێم سوارچیەوەی پسپۆری واری کۆمپانیەکەمان کە لە مۆبیلاتی ئۆفیس لە ڕێگای دابنکردنی گشت پێداویستیەکانی نەخۆشخانە 72 قڕوێرەکەی شارە خۆشەویستەکەمان لە بوارەکەی خۆماندا بە هیوای تەندروستێکی باش بۆ بژمرۆڤانی جیهان و خەڵکی هەرێم بە تایبەتی و هیوادارم خۆپاراستن بەڵێن و کردار بێت ئیتر سوپاس دکتۆر محەممەد عەلی وزێری. من هیوا حوسێن حاجی ئاغا دانیشتووی قەزای چۆمانم دوا بە دوای بانگەوازی جەنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بۆ سەرمایەداران و خواپێدراوان کە لە بەشێکی مڵک و ماڵ و وەتوکان و خانووەکانیان لە کرێیەکانیان خۆش بن ئێمەش وەکو بنەماڵی خۆمان لە ناوچەی پیشەسازی چۆمان لە کرێی ئەو مانگە خۆش بووین و خۆشم خاوەنی ئەو بینایەم کە پێشکەش بۆ وەزارەتی تەندروستیم کرد بۆی سوودی لێ ببینن بۆ هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا وەک پاڵپشتێکیش بۆ کەناڵی کوردستان 24 کە هەستاوە بە ئەنجامدانی بەرنامەیەکی گەورەی خێری بۆی تەواوی سەرمایەداران و کەسانی خواپێدا و لەم بابەت و پرسەدا هاوکار بن. لدیب گازیا سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستان مژبەر کاودانی ئەڤروان تێدا کۆمپانیا ڕاست بریاردا و کردین 2 مەها شاکمجیین شوقێنە نیوزاخۆ نەیەنە وەرگرتن ئەوژی زیدەتری 150 شوقانە ئەتگەل ملکێن کۆمپانیا ڕاستین بازرگانی ئەت نیوزاخۆدا وژدەربەی نیوزاخۆ دا پێک بەڕاستن دژی کۆرۆنای بە یەکەوە بەهێزترین ئێمە وەکو سێ گەنجی شارۆچکەی دەربەنی خان لە وەستاین لە بوارە جیاوازەکانی بیناسازیدا ئامادەی خۆمان بۆ ئیدارەی شار دووپات کردوێتەوە کە هەر هاوکارێک بتوانین بە ئێمە بکرێت لەم کاتی کۆرۆنادا جێبەجێ بکەین بەبێ بەرامبەر پێکەوە بەهێزترین